بەڵە خۆشویستان لەگەڵتان بەردەوامین وەکو لە سەرەتاوە باسمان لێوە کرد لە تەوەری دووەمی بەرنامەی بەیانی باش کوردستان باسمان لەوە کرد کە ئەم تەوەرەمان قسەکردن دەبێت لەسەر بابەتی دیزاینی جلوبەرگ لەبەرەوەی لە ئێستا لە هەرێمی کوردستان گرنگێکی زیاتر دەدرێ بە دیزاینی جلوبەرگ کە ئێمە لەم تەوەرەیە بێگومان باس لە جلوبەرگ و لە دیزاین دەکەین کە بەدڵنیاییەوە لەم تەوەرەدا میوانێکمان دەبێت کە خۆی دیزاینەرە ئەویش ڕەنا سەمعانە خۆشحاڵین بە ئامادەبوون زۆر سپاس بۆ ئامادەبوونە. هەربژی زۆر سپاس دەکەم. پێشەوەی دەستکەین بە گفتووەکەمان لەسەر شێوازی دیزاین ئەمە دیاربێکمان راپۆرتێکمان ئامادە کردووە لەسەر کارەکانی جەنابەت پێکەوە ئەو راپۆرتە دەبینین و دواتر ئێوەش لەگەڵمان بن گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر چۆنەتی ئەم دیزاینانە و دروستکردنی شێوازی جلوبەرگەکان. دیزاینەرێکی جلوبەرگە وەک خۆی دەڵێت ماوەی 25 ساڵە لە بواری دیزاین و دوورینی جلوبەرگدا کار دەکات. ئەو باز لەوە دەکات باکردنەوەی ناوەندێکی تایبەت بە خۆی خەونی چەندین ساڵەی هێناوەتە دی. هەر عەزی کە دروست ئەەکەم تەمسیلی خۆمەکە یعنی ئەمە یعنی خەڵک کە ئەیبینە یەکسەر ئەڵێ ئەمە دیزاینی ڕەنایە. من ئەمەوەی ئاوا بم یعنی نامەوەی مەسەلەن فکرەکە لە کەسێکی تر وەری ئەگرم یان لە شوێنێکی تر وەری ئەگرم نە. ئەم عەزیانە کە لێرەیە ئەمڕۆ هەمووی فکر و خەیاڵی خۆمە. بەشێک لە دیزاینەرانی جلوبەرگیش باز لەوە دەکەن لە هەرێمی کوردستاندا کاری دیزاینی جلوبەرگ زۆر بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە، بەڵام تا ئێستا هاوڵاتیان زیاتر گرنگی بە دیزاینی جلوبەرگی بۆنە و ئاهەنگەکانیان دەدەن. خۆشحاڵم کەوەی ئێستا ئاوا سنتە ڕۆژ لە ڕۆژ سنتەرەکرێتەوانێ و وای لێ وەکو کارگەیەکی بچووک ئەکرێتەوە ئیشەڵا لە داهاتوویەکی نزیکی شایانی کوردستان وای لێیت کە بڵێن کارگەی گەورە گەورەی تیا بکرێتەوە بۆ دروستکردنی بڵێن جلوبەرگ. هەر لە دیزاینەکانەوە کە دروستیەکە هەتاوەکو ئەوەی کە دوورین و هەموو شتێکی خۆی ئەیکا بۆیە شتەکانی هەمووی کە سەیری ئەەکەی شخصیاتی خۆی تیا ئەبینیتەوانێ تێکی کە هەمویان بە شێوەیەکی یونیک و تازەگەری دروستی کردوێتە و ئەوە زۆر سەرنجی من ڕاکێشێتە. ڕەنگەکان ئیتر هەموو ڕەنگەکانی تایە زۆر جوانیشە بۆ هەموو سیزنەکان ئەڵێن و زۆر جوان. لە هەرێمی کوردستاندا چەندین سنتەر و ناوەندی تایبەت بە دیزاین و بەرەو پێشبردننی شێوازی دوورینی جلوبەرگ کراونەتەوە. لە دەی ڕابردووشدا خەڵکی زیاتر ئاشنابوون بە هونەری دیزاین و بەرەو پێشچوون و تازەگەری لە جلوبەرگدا. ئیحسان سابیر NRT سلێمانی. بەڵە خۆشویستان لەگەڵتان بەردەوامین وەکو لە راپۆرتەکەشا بینیمان باس لە کردنەوەی شوێنێک تایبەت بە دیزاین و لە هەمان کاتدا ئەو شوێنەکە تایبەتە بە خات و ڕەنا سەمعان جارێکتر بە خێراتن تەکەین. سەرتا چ شتێکت هەیە لەسەر کردنەوەی ئەو شوێنە نوێیە و دواتر دێنە سەر شێوازی باسکردنی هەم دیزاینەکان و هەم چۆنێتی جلوبەرگەکان؟ طبعا بداية زۆر سپاسدانەکەم سپاسی کەناڵی NRT یەکەم من تقریبا 25 ساڵ لەم بوارە ئیشەکەم تا گەیشتم بۆ ئەم مەرحەلە. ئیشەکە زۆر ئاسان نەبوو طبعا زۆر هیلاک بووم زۆر با بڵێن سعوباتی تیا بوو بە سوپاس بۆخوا من کە ئەمڕۆ گەیشتم بۆ ئەم مەرحەلە. باشە با بگەڕێنەوە بۆی کە لە سەرەتاکانی دەستپێکردنی تۆ بە دیزاین چۆن بووە و ئەو کاتێک کە تۆ دەستێکەوە بە دیزاین تا چەند خەڵک گرنگی بەم بابەتەدا یان کەمتر بوو و ئێستا زیاترە؟ من بداية لە شوێنەکەم قەرەقۆش بوو قەرەقۆش لە پارێزگای نینەوەیە. هەر لەو کاتە خەڵکی ئەوەی هەر حەزیان لە جلی حەفلە بوو عەزی بوو دوایی چوون بۆ بەغا یعنی ئەوە با بڵێن فورسەتە بۆ من بوو کە من زۆر سەفەرم کردووە. ئەمە طبعا تەئسیری هەیە بۆ فکر و با بڵێن یعنی تەطویر دیزاینەکان.
زۆر باشە سەبار ئەمێ لەگەڵ گفتوگۆکانە باز لە ئەم دیزانانە بکەین و باز لەم جلوبەرگانکی کە ئێستا لێرە ئامادەن یعنی ئەگەر بکرێن لەمە دەست پێ بکەین باسێکمان لەوەکەی بۆی خەڵکیش بە تاواتی تێبگەیانی بۆ نمونە ئەم شێوازە و ئەم دانانی نقیم و بابەتانە ینی هەمووی سەرتاپای فکرە و دیزاینەکە و دروستکردنەکەش هەر خۆتی بەڵێ ئەمە طبعا فکرەکەی ئاوا بە عشوایی نەهاتووە بەڵێ با بڵێن ئەمە لە سەردەمی ئاشوریەکان وەرگیراوە ئەمە پێڵەن گوڵی بەیبوون گوڵی بەیبوون زۆر مهم بۆ لای ئاشوریەکان و سۆمەریەکان ئەمەش لە دواوە ئەتوانم ئاوا بەڵێ شانێ ئەم ڕسمانە هەمووی لەو سەردەمە وەرگیراوە باشە ئەمە ینی ئەم جلوبەرگە ئێستا بڵێن بۆ چی کاتێک بەکارێدیان خەڵک بۆ لە چ کاتێکا بەکاری هێنێ بڵێ ئەمە ئەتوانن بۆ حەفلەی زەواج یان حەفلەی خۆتۆبە بۆ بووک ئەتوانێت بووکەکە بەکاربێنێت چونکە ڕەنگەکەی زۆر با بڵێن زۆر هادئە باشە هۆکاری هەڵبژاردننی ئەم ڕەنگە بۆچی دەگەڕێتەوە ینی هەر هەمان شێواز ئەکرێ بە ڕەنگی تر دروست کرێ طبعا بەس دیزاینەر خۆی پێش دیزاینەکە ئەیکا ئەبێ بیری لە چەند خاڵێک کاتەوە کە بتوانێ دیزاینەکەی تەواوی بکات یەکەم شت ئەو کۆمەڵە کە تیاژێ ئەڵێ حەزی لە چی هەیە حەزی لە عەزی کراوە بێ حەزی لە عەزی محتەشەم بێ ئەبێ یعنی بیری لەم شتانە بکاتەوە خەڵک حەزی لە کام ڕەنگە هەیە چونکە مەسەلەن ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان خەڵک زیاتر حەزی لە ڕەنگی زەق وەکووە ڕەنگی ڕەش و ئەمیشتانە ئەبێ ئەم شتانە یەکەم جار بیری لێ بکاتەوە بەڵێ دوایی دیزاینەکەی خۆی دروست کات باش ئەمە بە چ ڕەنگێکی تر ئاساییە دروست بکرێ یان بۆ نمونە تۆ هەندێک دیزاین هەیە کە با بڵێن هەمان دیزاین نتوانی بە ڕەنگێکی تر بیکەی ینی بە چ ڕەنگێکی تر ناتوانێ ئەمە بکەیت هەیە ئێستا ئەمە ئەتوانی بە ڕەنگێکی زرد بکەیت یان پەرتەقالی زۆر جوان دەرەچێ بەسوور جوان دەرناچێ بە سوور جوان دەرناچێ زۆر باشە دێنە سەر ئەوانەی تر ینی ئەمە لە چ کاتێکا بەکاریەوە شێوازی دروستکردنەکەی چۆنە ئەمە طبعا هەمووی ئیشی دەسە بەڵێ نقێمی تایە ئەم پڕی تایە طبعا ئەمە ئەتوانی بۆ حەفلەی خۆتوبە اعتیادیە بەکارێنیت یعنی حەفلەکە ئەبێ زۆر زۆر ڕسمی نەبەیانی ئەمەی تریان بۆ نمونە ئەمە لە چ حاڵەتەکە با بڵێن بەکاردێەوە شێوازی دروستکردنەکەی ئەمەش عینە شت یعنی ئەتوانی بۆ حەفلەی اعتیادی یان بۆ حەفلەی زەواج بۆ کەسە ئەو کەسە کە دعوت کراوە لە حەفلەکە ئەمەش هەمووی ئیشی دەسە هەمووی چینینە ئەمە طبعا ئەم عەزیانە دیزاین و دوورین هەمووی هی خۆمە باشە ینی تۆ کار لەسەر داواکاری خەڵک دەکەی یان ئەمانی کە ئێستا دروستت کردووە تەنیا وەکو پیشاندان وەکو پێشانگا دادناوە بەڵێ وەکو عەرزیانی وەکو عەرز زۆر باشە هەستەکەی لە هەرێمی کوردستان و لە سلێمانی تا چەند خەڵک خواستی لەسەر دیزاینەکان هەیە بەگشتی طبعا لە دوای 2012 با بڵێن خەڵک زیاتر اهتیمامەیە بە عەزی حەفلە پێش ئەوە دائیمەن جلی کوردی بەکاری هێناوە بەس ئێستا هەستەکە من یعنی زۆر خەڵک اهتیمام بە عەزی حەفلە و عەزی بووک ئەیە زۆر حەزی لە دیزاین ئێستا ماشاءالله زۆر دیزاینەرمان هەیە لە کوردستان ئینشاءالله زیاترە بین ئینشاءالله ئیشی جوان و بەردەوامە بین زۆر باشە لەگەڵ تەنسیقکردن یعنی بۆ ڕەنگەکان بە شێوەیەکەوە تەنسیقەکان بۆ هەڵبژاردننی ڕەنگەکان بارودۆخەکان لە بەرچاو ئەگرن بۆ نمونە بۆ حەفەلاتەکان بۆ بابەتی تەخەڕوجیان بۆ بابەتەکانی جیاوازیتە بۆ نۆ بابەتی با بڵێن بۆ حەفلەکانی سەری ساڵ و بەهار و بابەتانە یعنی تا چەند گرنگی بە ڕەنگەکانەدەن طبعا کۆمەڵێک کۆمپانیا هەیە ئۆروپی و ئەمریکی ئەو کۆمپانیانە خۆیان ڕەنگەکان وەرزەکان هەڵەبژێرن یعنی مەسەلەن ئێستا ئەم ساڵ 2022 چەند ڕەنگ هەیە زرد ساوس شین سپی سوور
پەرتەقالی ئەبێ ئەم ساڵ ئەم بەهارە و ئەم هاوینە هەر ئەم ڕنگانە بەکاری ئەهێنین نابێ یعنی مەسەرەن ڕەنگێکی تر بەکار بێنین چونکە تهدید کراوە دیزاینەرەکان ئەبێ لەم ئاستە بڕۆنیانی باشە یعنی ئەمە چۆن دیاری کراوە کەسێک لازە حەز بە ڕێنگی تر کە ئەو بۆی دروست ناکەن یان توانن یان ڕێنمایی بنێ لەسەر ڕەنگی تر بابا اعتیادیە یعنی ئەتوانین دروست بکەین بەس مەسەڵەن ئێستا من ئەمەوەی کۆلکشن دروست بکەم ئەم کۆلکشانە ئەبێ یەکەم جار بچم بۆ ئەو کۆمپانیا یعنی مەسەلەن داوای ئەم ڕەنگانە بکەم طبعا یەکێک لەو کۆمپانیا ناوی بانتۆلە زۆر بەناوبانگە من ئەڵم ئەم مەوسمە من فاشن شۆم هەیە بۆ بەهاری 22 ینی ئەبێ ئەم ڕنگانە بەکارهێنم بەڵێ زۆر باشە باسی کۆلکشنی کرد ینی ئەوەی ئەبینین لە کوردستان ینی کەمتر بۆنە نمایشمان هەیە عەرزمان هەیە بۆ بەتایبەت بۆ دیزاینەرەکانی بۆ تۆ کۆمەڵێکی شیلۆ شێوەت هەیە ینی بیر لەوە نەکراوەتەوە بۆنە پێشانگای بکرێتەوە نمایشی جلوک بەرگەکان بکرێت لە دەرفەتێکا بۆ زیاتر ناساندنی کار و دیزاینی دیزاینەرەکان ڕاستەکەی طبعا فاشن شۆ زۆر سوودی هەیە بۆ دیزاینەر و بۆ خەڵک من ئینشاء الله هەوڵەیەم بۆ فترەی داهاتوو یعنی بە مەوزوعە ئیش بکەم ینی فاشن شۆکە زیاتر ئەبێ و تەئسیری ئەبێ و باش ئێمە پێشڕاپۆرتێکمان لەسەر کارەکانی جەناب و کردنەوەی شوێنەکەت کرد ینی بۆ نەسە کەسێک ئەم دیزانە نابینە ڕەنگە حەزی لێ ینی ئەو کەسانە چۆن بتوانن پەیوەندی بە تۆ بکەن و کاری لەو شێوان بۆ بکەین طبعا لەرێ سوشیال میدیا ئینستاگرام هەیە فەیسبوک هەیە ژمارەم ناوەکەش بڵێ یاسایی طبعا ئەتوانین ناوەکەی بڵێ رنا سمعان فاشن ديزاينر جلي بوكو وحفلة زۆر باش باشە ینی جلێکی کوردی نادووری چکێسە نزیکە بینن لە بەهار لەواسەر خەڵکێکی زۆر حەزکاتۆ دیزاینی جلی کوردی بۆ بکەی جلی کوردی نادۆرن چونکە جلی کوردی خۆی قاڵبی هەیە قالبەکەی سابتە ناتوانانی یعنی ئیبداعیتیاکەی ناتوانانی مۆدلەکەی بیگۆڕی بەس نەخشەکەی ئەگۆڕێ من بەڕای خۆم جلی کوردی دیزاینی ناوێ یعنی پێویستی بە دیزاینەر نییە جلی کوردی خۆی خەیات ئەیکە ئەتر تەواو ینی دیزاینی ناوێ بینیوانیان هەندێجار بۆ جلوبەرگی کوردی ژانی هەندێک گۆڕانکاری ئەکرێ ینی ئەوە پێویستیان پێویست نە بەڕای جەناب گۆڕانکاریەکە چییە ینی خۆی ساڵتا مەسەلەن ئێستا ساڵتامان هەیە سابتە ناگۆڕێ مۆدێلەکەی یان کراسی کوردی هەر سابتە بەس نەخشەکەی ئەگۆڕێ نەخشەکەی گۆڕ بەڵێ ینی پێدوانیە کارکردن لەوە گونجاو بێکان نەخشی جیاواز دروست بکرێ بۆی کە خەڵکیش هەم پابندی زیاتر لەبێ بە جلی کوردی و هەمیش بۆی کە دیزاینەکانی گرنگی بە جلی کوردی بدەن ئەگەر قاڵبی جلی کوردی بگۆڕێ ئەتر تەواو نابێ بە جلی کوردی ئەبێ بە عەزی حەفلە یعنی ئەمە کلتورە ئەمە سابتە ئێستا مەسەلەن ئێمە زی خۆمان هەیە زی سریانی ئەوە ناگۆڕێ هەر یعنی لە با بڵێن دەمێک هەر ئەم مۆدێلەیە هەر ناگۆڕێ بەس نەخشەکەی ئەگۆڕێ یعنی ئیتر تەواو ئەمە پێویستی بە دیزاینەر نییە زۆر باشە سەوارت بۆی کە ینی ئەم جلوبەرگانی کە ئێستا دروست کراوە تا چەند ینی بیرۆکەکان دیزاینەکان بە شێوازێک گۆرەگری کار لە چ بنەمایەکەی بۆی کە ئەم دیزاینانە دروست بکەی و لە دیزاینەرە جیانەکان باڵین بە چ کەسایەتێک بە چ کەسێک واجی بووە لە هەما کاتیژ ینی تا چەند ڕەچای بارودۆخی باڵین کوردستانەکەن بۆ دیزاینەکان و بۆ دروستکردنی جلوبەرگەکان طبعا دیزاینەرە عالمیەکان من زۆر معجبی ئیلی سعبم زۆر حەزم لە ئیشی ئەوە چونکە بەڕاستی ئیشەکانی زۆر شازە ئینشاء الله بەشکم ئەو کاتە من ینی ببم بە عالەمی بتوانم با بڵێن ناوی کوردستان بەرزیەکەمەوە لە ڕێو دیزاینەکان بەڵ ئەمەش بە هیواین کە لەو کاتەیە بە بەرنامەیەکی تر لەگەڵ تابین بەڵام بۆ دیزاینەکان تا چەند ڕەچای بارودۆخی هەرێمی کوردستانەکەی لە ڕووی کللتور و دابوونەریتەوە طبعا لە بدایەت من وتم ئەبێ حسابی بۆ مجتەمەع بکەیت ینی حەزی لە چی هەیە ئێمە یعنی با بڵێن 2 ساڵ پێشتر تۆزێک مجتەمەعەکەمان داخراو بوو بەس ئێستا تۆزێک کراوە بوو
زیاتر حەزی لە عەزی حەفلە و حەزی لە حەفلە هەیە ئەمەش تەئسیری هەیە ئەمە یعنی تەشجیعمان ئەکات تەشجیعی دیزاینەر ئەکا یعنی مەسەلەن بەس ئەوەش هەیە مەسەلەن ئێستا من کە سەفەرم کردووە بۆ دوبەی کە چوون بۆ قەتەر بەشداری فاشن شۆ بووم ئەوە زۆر زۆر مهمە فکرەکە لە دەرەوە زۆر ینی وەرم گرتووە زۆر با بڵێن یارمەتی ئیشی من بوو بەڵێ ئەمە لە کۆتای سوپاس ئەگەر شتێکت ما بێ ئاماژەمان بۆ نەکردێت و توانی لێرەوە ئاماژەی بۆ بکەی ئمە زۆر سوپاسی ئامادەبوونی بەڕێستەکەن دەستان خۆش بێ و زۆر زۆر سپاس ئینشاءالله هەولە ئەم بۆ یعنی بۆ مستەقبل ئیشەکانم زیاتر یعنی جوانتر ئەبێ و زۆر سپاس بە هیوان زیاتر هەم ناوبانگی زیاتر دەبێت هەم کارەکانت جێی خۆی بگرێت زۆر سپاسی ئامادەبوون تاکە دەستە خۆش بێ زۆر سپاس بەڵە خۆشەویستان هەم تەورەشمان لێرە کۆتایی پێ هاو لە دوای وچانێک بەردەوام دەبێت